وەزیری دەرەوەی چین وانگ ئی کۆتایی بە سەردانە دووڕۆژەکەی بۆ کۆریای باکوور هێنا کە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە بوو. هەردوو ڕابەری چین و کۆریای باکوور وانگ ئی و کیم جۆنگ ئۆن ڕوانگەیان دەربارەی دۆخی نیمچە دوورگەی کۆریا گۆڕیەوە. وانگ کە ئەندامی ئەنجومەنی دەوڵەتی چینە پیرۆزبایی لە کیم کرد بۆ سەرکەوتنی دوا کۆبوونەوەی لووتکەی نێوان هەردوو کۆریادا کە بۆ هۆی ڕاگەیاندنی مێژووی بانمۆنجۆم. کیموتی داماڵینی چەکی ناوەکی دوا ئامانجی وڵاتەکەیەتی. لە کۆبوونەوەیدا لەگەڵ وەزیری دەرەوەی کۆریای باکوور ری یۆنگ هو وانگ وتی ئەو دەیەوێت لە وتوێژی چاوەڕوانکراوی نێوان کۆریای باکوور و وڵاتە یەکگرتوەکاندا بەرەو پێشچوون ببینێت. سەرباری ئەمەش وتی چین پێشتر و لە ئێستاشدا و بەردەوامیش ڕۆڵی بنیادنەر و چاکردنی دۆخی نیمچە دوورگەی کۆریا دەبینێت. ڕۆژی هەینی جێگری وەزیری دەرەوەی چین کۆنگ شیوانی وتی چین لە نیمچە دوورگەی کۆریادا بەردەوام پێشوازی لە بەرەو پێشچوونە پۆزتیڤەکان دەکات. لە هەمان ڕۆژدا وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین هوا شون یەنگ وتی چین پێشوازی و پشتیوانی هەر هەنگاوێک ببێتە هۆی پتەوکردنی و توێژ لە نێوان لایەنە پەیوەندیدارەکانی نیمچە دوورگەی کۆریادا دەکات و هەوڵەکانی بۆ پتەوکردنی سەودای سیاسی پرسی نیمچە دوورگەکە دەدرێت. ڕۆژهێنی سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ وتی کات و جێگای کۆبوونەوەی لەگەڵ کیمدا دەستنیشان کراوە و بەم زوانە بڵاو دەکرێتەوە.